یەک لەسەر سێ یەک لەسەر چواری ئەم کوردستانە لە ناو شتێکایە کە پێی دەڵن وەزارەتی پەروەردە، پێی دەڵێن پەروەردە. ئێمە بۆ ئەوەی کە بۆ نمونە مەسەرن لە قوتابخانەی بڵێن دەی قەیچێکە ئاخر تۆ هەر ماڵێک سێ مناڵ چوار مناڵی ئەگەرم سێ چوار مناڵە باش بێت کاریگەری لەسەر دایکیان دروستەکەن، کاریگەری لەسەر باوکیان دروستەکەن. چەند جار هەبوو خۆتان دایکن مناڵێک هەندێشتی فێر کردووە لێوە فێر بوویتە. ئێمەی دایک و باوک چەند جار هەبووە ئەتەکێتێک لە مناڵەکانمانەوە فێر بووینە. چەند جار هەیە شتێکی باش چاک مەزبوط ئەخلاق ڕەوشت بە بۆنی مناڵەکەمانەوە فێربوونیتێتی دایجان ئەو وایە باوە ئەو وایە باوە ئەو وا باشە دایە ئەو وا باشە کەواتە خاڵی دووەم بە درێژایی بەڕاستی ئەم بەرنامانە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کرد کە دوایەوەی کە تاک دروستەکەین اینجا خێزان دروستکەین. بەڕێزێکەڵێ کاکتۆر کۆمەڵگاکەمان خراپەڵم دەبۆستا تۆ بۆ نەبێ سەبری ئیش لەسەر تاکمان کردووە و دەبێ هەوڵی بدەین چاکی کەین کە تاکت باش کرد خێزان باشە بێ کە خێزانت باش کرد ئۆتۆماتیکی کۆمەلگاش باشە بێ. کۆمەلگا کێ؟ کۆمەلگا خێزانی من و تۆیە. سلێمانی کێیە؟ هەزارەهای وەکو من و تۆیە. هەزارەهای من و وەکو تۆ کێیە؟ دایک و باوکی ئەو تەلەبارن کە لە لای من و تۆ قوتابیە. کەواتە لە ئەخیرە وڵاتەکەمان باش دەبێت، وڵاتەکەمان چاک دەبێت.